ئێمە کەمپینەکە زیاتر هاوکاری داراییە. بەڕاستی ئێمە ئەزمموی ئەومان کردووە کە هاوکاری دارایی کەمپینی هاوکاری دارایی باشترین جۆری کەمپینە کە ئەتوانی بیگەێنیت لە لافاوەکەی ساڵانی ڕابردووی هەولێری خۆشەویست تا ئێمە کەمپینی داراییمان ڕاگەیاند و بالفعل توانیمان ئامانجی باشی پێ بپێکین ئەوەی کە خەڵکی پێویستە ئەویان وە بکڕین. ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە کەمپینەکەمان ڕاگەیاندووە لە دوو بەش کەمپینەکە پێک هاتووە کەمپینی ئێمە و دەستگای خێرخوازی بەخشین. بەشێکیان هاوکاری داراییە ئەوە خێرخوازان لە هەر شوێنێک بتوانن لە نووسنگەکانمان لە سەررجەم شار و شارچکەکانی هەرێمی کوردستان تا ئەتوان دەستبار بن لەگەڵمانە سەردانی نووسنگەکانمان کەن ژمارەی تەلەفۆنەکان لە بڵاو کراوەتەوە خەڵگەتوانێت لەو ڕێگایەوە و لە ڕێگەی ژمارە بانکی ئەوروپاوە و لە ڕێگەی فاسپەی و ئەو شوێنانی کە هەن هاوکاری دارایی ئۆکەینەوە ئەو بەشێکی تری بریتە لە نردنی تیمێکی پزیشکی بە دوو ئەمبوڵاسەوە و پێداویستی پزیشکیەوە کە ئەمەش جارێکی کە بەشێکی ترە و جۆرێکی کەمپینی نەوعیە کە بتوانین ئێمە هاوکار و دەستبار بین لەگەڵ زەرمەندانی زیان لێکەوتوانی لافاوی هەردوو زەمین لەرزەی هەردوو وڵات. ئێمە قەرارماندا کە کەمپینێک ڕابگەێنی بەناوی بەخشین و ژیانەوە و لەو پێناوەشدا داوا لە سەرجەم کۆمپانیا و شەریکاتی دەرمان و مستەلزەماتی پزیشکی بکەین کە هاوکاریەکانیان بگەێنن و ئێمەش بتوانین بە دەستێکی ئەمینەوە بگەینە خوشک و براکانمان لەوێ و هاوکاریەکانی ئێمەش لە سەرجەم شار و شارشتەکانی کوردستان و لە ڕێی فەرعەکانمانەوە و کۆمەلگا پزیشکیەکانمان لە هەڵەبجەی شەهید لە کەلار و لە چەمچەماڵ لە ڕانیە و لە سەرجەم شوێنەکانی تریش لوق و فەرعەکانی بەخشین دەتوانن هاوکاریەکان وەربگرن و جۆری هاوکاریەکانی ئێمەش پێکاتووە لە تیمی تەندروستی و ئەمبۆڵانسی فریاکەوتن و پزیشک و کارمەندی تەندروستی و زائیدەن دەرمان و پێداویستە پزیشکیەکان کە بۆ ئەم حاڵەتانەی ئێستا زەرورە.